لە ڕاستیە وەڵامەکان لەسەر ئاستی پێم وایە ڕێکخرا و ڕێکخراوەکانی مافی مرۆڤوانەیە هیومان ڕایتس وۆچ چەند کاتژمێرێکی ترەگات تێرە ڕێکخراوێکی ئەمریکیەگات تێرە لە ئەمریکاوە لە ئەو بەڕێزانەی کە لە دادگای واشنگتنن تەلەفۆنیان کرد داوای وێنە و ڤیدۆ ئەوانیان کرد بۆمان ناردن ئەم بابەتە من پێم وایە عراقی تێپەڕان هەرچەند خۆشبەختانە ڕۆژی پێشتر محەممەد شیع سۆدانی تەیف سامی خودی جاسم محەممەد عەبود هەموو ئەم نەهامەتیانی ئێمە گەیشتوتەدا کە ئەمڕۆ لە کاتژمێر دووە لە کۆبوونەوەکە باسی ئەو بابەتانە شکرێ و پێمان وایە ئەم بابەتە بۆ ڕۆژی یەکشەممە لە تێپەڕاندنی بڵین بابەتی موچە لە هەرێمی کوردستان ئینشاءڵڵا چارەسەر دەکرێن بابەت ئێمە وەکو مامۆستایان و فەرمانبەرانی مانگرت و بەردەوامی لە چالاکی خۆمان هەتا ئەگەین بە مافەکانی و ئەو داواکاریی کە هەمانە پێشکە داواکاری ئێمەیە بۆ خۆشمان و بۆ میلەتەکەش بۆ هەموو موچەخۆران بۆ هەموو چین و توێژەکانە لەبەرەوەی ئێمە بەردەوامی بە چالاکیە و بەردەوامین. ئێمە ئەوەی کە لامان گرنگە پەیامەکەی و ئامانجەکەیە ئەوە ئیرادەوامان لێ کات کە بتوانین بەردەوام بین هەرچەندە باری تەندروستیمان تێکچە چەندە بارودۆخەکە سەخت بێت گرفتەکان لە بەردەممان زیاتر بن ئێمە جەسوورترە بین و بە ئیرادەیەکی بێترەوە ڕوبەڕووی ئەو گرفتانە بینەوە ئینشاءڵڵا بۆ سەری هەزاڵە بین لەبەرەوەی ئێمە ئەمانەوێت بەم پەیامەمان بەم کارەمان بەم بەخشینی ڕۆحی خۆمان خۆشگوزەرانی با وڵاتە هەرێمی کوردستان و بە گشتی دابینکردنەوە تایبەتیش بۆ موچەخۆران. ئێمە لە سەرەتایی کارەکەمان لێرە ئەوان دووجار پەیوەندیان کرد کە بێن ئێمە بچینە ژوورەوە قسەیان لەگەڵکەین بۆی پەیامەکە بگەێنین بەڵام ئێمە ڕەتمان کردەوە دوای 3 ڕۆژ دووبارە داوایان کردەوە ئێمە بە لیژنەیە کۆمێکی ملاندامانی ئەفدەکە کە چوینە ژوورەوە بەلایەن بۆ بەڕێبەری ئۆفیسی سلێمانی و نەروێژی یارام یاداشتی خۆمانمان پێدا قسەیەکی کردە و قسەی ئێمە کە ئەو بە ئێمەی وت مانای ئەوە بوو کە هەموو جیهان پەیامەکەی بینەوەتی من لە ئەوروپاوە لەلایەن نێودەوڵەتەکانەوە پەیامم بۆ هاتووە توانە لە بەردەم ئۆفیسەکەی تۆ مامۆستایان مانیان گرتووە ئەلە پێناو چیامانیان گرتووە کەواتە ئەم پەیامە گەیشتۆ بە هەموو ناوەندەکان وای کردووە فشارێک لەسەر هەم بەسەڵاتدارانی عێراق و سەرهەڵگرانی هەرێمیش دروست بکات.